سڵاتان لێ بێبەهار دیارە لە چوارچێوەی ئەو بەفربارینەی کە ڕووی کردووەتە وڵاتانی ئەوروپا هۆڵندا بێبەش نەبووە لەو بەفربارینە، بەڵام دیارە بەفربارینەکەی هۆڵندا زۆر لە وڵاتانی ئەوروپا زیاترە کە حکوومەتی هۆڵندا و کەشناسی هۆڵندا هۆشداریان داوەتە هاوڵاتیان ئەگەرە بۆ کاری زەرور نەبێ نەچنە دەرەوە، چونکە وەک باسییان کردووە بەهۆی بەفربارینێکی زۆرەوە لە وڵاتی هۆڵندا و بە تایبەتی لە ناوچەکانی باشووری هۆڵندا چڕی بەفربارین وای کردووە کە مەودای بینین زۆر کەم بێت کە بە جۆرێک باسی کرۆ کە مەودای بینین لەسەر جادەکاندا 500 متر کەمتر دەبێت بۆ شۆفێران، بۆیە ئاگداری هاوڵاتیانە کرۆگەرکاری زەڕوریان نەبێت نەچنە دەرەوە یاخود بۆ کارێکی لە ناکاو نەبێ. هەروەها وەک کەشناسی باسی کردووە کە ڕێژەی بەفربارین دەگاتە 9 کیلۆمەتر، ڕێژەی ڕەشەبا لەگەڵ بەفربانیەکە دەگاتە 9 کیلۆمەتر، بە هەمان شێوە باسی لەوە کردووە کە چڕی بەفربارینیش بە هەمان شێوە لە وڵاتەکەدا دەگاتە 20 سانتیمەتر، واتە باسی لەوە کردووە کە هاوڵاتیان زۆر نەچێت دەرەوە نسبەی با بڵێن نسبەی بینین زۆر کەم دەکات. بە هەمان شێوە لە چەند ڕۆژی ڕابردوشدا هۆشداریان دەدا کە هاوڵاتیان ئامادەکاری تەواو بکەن بۆ بەفربارینێکی زۆر کە ڕوو لە وڵاتەکە دەکات. بە هەمان شێوە کەشناسی باسی لەوە کردووە کە لە 9 ساڵی ڕابردوودا تاکو ئێستا ئەم جۆرە بڕیاریان دەرنەکردووە کە بەپێی ئەوە کە نەخشەی تەواوی هۆڵندای سوور کردووەکو هێمایە کە بەهۆی چڕی بەفربارینەوە ناوچەکان ترسناک دەبن و هەروەها ناوچەکان بۆ شۆفێران ترسناک دەبن کە لە 9 ساڵی ڕابردوودا لەم جۆرە بڕیاریان نەداوە. بە هەمان شێوە باسییان لەوە ئەکرد کە لە ئەم سێ ڕۆژەی داهاتوودا پێ ئەچێ ڕێژەی گەرمی بگاتە 5 یاخود بۆ 6 سالب 6 ڕێژەی گەرمی، بۆیە زۆر سارد دەبێ ئەم وڵاتە بە تایبەتی ناوچەکانی باشوور کە ئاماژەی پێکردووە. بۆیە ئەوەی کە دەیبینن لە دیمەنەکانشا بە هەمان شێوە جادەکانیش چۆڵێکیان پێوە دیارە زۆر هاوڵاتیان بەسەر جادەکانە گوزەر ناکەن، شوێنە گشتەکانیش بە تایبەتی کە ڕێگای سەرەکیەکان بە هەمان شێوە بەپێی ئەوەی کە میدیاکان باسییان کردەوە بە هەمان شێوە چۆڵی پێوە دیارە زۆرێک لە هاوڵاتیانیش پابندن بەهۆی کەرەنتینەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و بە هەمان شێوە بەهۆی ئەم بەفربارینەشەوە هاوڵاتێکی زۆر کەم بەسەر جادەکانە دەبینی گوزەر بکەن. دیمەنەکانتان بۆ بەجێهێڵم ئەتوانن ئێستا کە سەیری دیمەنەکانی هێرش بکەن کە بەفر بە ڕێژەیەکی زۆر باری وەکان نزیکەی لە ئێستادا نزیکەی دەتوانم بڵێم 10 سانتیم باری و بەفرێکی زۆر باری و بە هەمان شێوە ساردی زۆریش ساردە. بەڵێ بە هیوای سەلامەتی بۆ هاوکارانم ئازاد